لەڕاستیدا ئەوەتی ئەم دەواازانە داخراوە نسبەیەکی زۆر هاتنی کاڵا کەمی کردووە، مەسلەی هاوردە کەمی کردووە، تەسیری کردووە لەسەر اقتصادی جمهوری ئیسلامی ئێران بە تایبەتی کە ئەو سنوورانەی داخستووە و هەروەهات بۆ هەرێمی کوردستانی تەسیری هەیە، بەڵام ئێمە توانێتی تورکیاکەوە ئەو کە لەبەرە پڕکاتەوانێ سنوورەکەی خۆی دانەخاوە کاڵایەکی زۆر بهێنێتە هەرێمی کوردستانەوانێ و بیشی گەیەنە سلێمانی. ئێمە لە سەردانێکمانە بۆ جمهوری ئیسلام لەلای ڕفراندۆم لەگەڵ وەزیری بازرگانی و پیشتازی ئێران کۆبووینەوە، قسەمان لەسەر داخستنی دەواازەکان کرد، باسی ئەومان بۆ کرد کە ئەم دەواازانە باش نییە داتان خستووە، ئێوە زەرمەند دەبن. بەڕاستی ئەوان کۆمپانیاکانیان، خاوەن کارگەکانیان، مەزرعەکانیان هەمووی پەچی کەوتووە بەهۆی ئەوەی کەوا ئێستا کاڵا نایەتە هەرێمی کوردستان. ئێمە وەکو هاوردە و نادنکارانی هەرێمی کوردستان بەردەوام لەسەر خەتین لەگەڵیاندا، لەگەڵ تەعاونی جمهوری ئیسلامی ئێران، لەگەڵ ژووری بازرگانی بۆ ئەوەی کەوا هەوڵ بدەن ئەو دەرگانە بکرێتەوە. هیچ تەسیری نەکردو، ئێمە لە ناو بازاڕین و بەردەوام متابعەکەین، هەستمان نەکردووە کە سیعر بەرز بێتەوانێ، لەبەر ئەوەی ئێمە کاتی خۆی و زووتریش ئاگاداری ئەندامەکانمان کردووە کە کاڵایەکی زۆریان هێناوەتە هەرێمی کوردستانەوانێ و مەخازنەکان پڕە لە کەلوپەل، لەبەر ئەوە ترسی ئەوەمان نییە کە بە هیچ جۆرێک نرخی شتومەک بەرز بێتەوە. لانی کەمەوە لە ١٧ مەسلەی هاوردەی ئێران کەمی کردووە.